بەنداوی دوکان ئەمساڵ ڕێژەی ئاوی لە ساڵی پار زیاترە. ئێستا ڕێژەی بەرهەمی ئاو لە بەنداوەکەدا زیاترە لە 152 لە هەر ڕۆژێکیشدا 5 بۆ 7 سانتیمەتر ئاستی ئاوەکە بەرز دەبێتەوە و توانەوەی بەفری قەندیلیش کاریگەری دەبێت لەسەر بەرزبوونەوەی ئاستی ئاوی بەنداوەکە. دەریاچەکەمان ئەگەر بەراورد بکەین بە 3 ساڵی ڕابردوو لە 3 ساڵی ڕابردوو باشترین، ئێستا نزیکی لە 152مان هەیە لە ناو دەریاچەکەدا. ئەوگە جیاوازیکەین لەگەڵ پارەم کاتە نزیکی 4 متر لە پارەم کاتە زیاترین، ئەو پارەم کاتە لە 141.5مان هەبوو، ئێستا لە 152مان هەیە، واتە زۆر باشترین لە پار. ئەو ڕۆژانە 7 سانتیمەتر 8 سانتیمەتر 9 سانتیمەتر ئاوە لەو ناوەیە ئاستیاوەکە بەرز دەبێتەوە. هیوامان وایە لە کۆتایی وەرزەکەدا کە هێشتا نزیکی مانجێک زیاتری ماوە بۆ سەرەتای مانجی شەژیا لەوانەیە هەتا 15 ئاستیاوەکە هەر زیاد بکە، هەندێک تریش 3-4 متری تریش بۆمان زیاد بکە، یاخود لە 5 کەش بۆمان زیاد بکە، نزیک لە 55 بۆ 6 لەو ناوایە لە شوێنەکە بوەستێتەوە. لێسەدا تەنها ڕێژەیەکی کەم لە ئاوی بەنداوی دوکان تەنها بۆ بەکارخستنی وزەی کارەبا بەردەدرێتەوە و تا کۆتایی مانگی 5 وەرزی گلدانەوەی ئاوە. کۆتایی ئەم مانگەش کۆبوونەوەی عێراق و هەرێم لە بەنداوەکە بەڕێوە دەچێت و میکانیزمی بەردانەوەی ئاو بۆ ناوچەکانی خواروی عێراق تاوتوێ دەکرێت. ئێمە هەموو کاتێ لە کۆتایی وەرزەکەدا لەگەڵ ئەواندا دەنیشین و بەنامەی هاوینە و بەنامەی پاییزەدا دەنین، هێشتا ئەم ساڵدا نەنیشتووین، بە هەمانجی بەیەکەوە بەنامەیەک دانێ. ئەوەی ئێستا ئێمە بەری دەدەین لە خواری بەنداوەکە پێویستیەکەی خواروی بەنداوەکەیە. ئەگەر ئەتوانین لەوە ڕێژەیە کەمتر بەردەینەوە، بەڵام کارەبای پێبەرهەم نایێنێ، واتە ئێستا هەم کارەباکەشی پێبەرهەم دێنین و هەم کەمترین ڕێژەشمان کردوێتەوە کەوا ئاوی خواردنەوەی خواروی بەنداوەکەدا بین دەکات لە کاتی ئێستادا. توانەوەی بەفر و با بڵێن ئەمە ئێستا بەفرانی کە دەبیندرێت لە سەروی بەنداوەکەەوە شوێنیتر لە کوێترەوە سەرچاوی ئاو دێتەوە نێو دەریاچەی دوکان کە جێگەی ئومێد. قەندیل ئەگەر لای خۆمانەوە ئێستا سەیری بکەین، قەندیل هێشتا بەفری پێوە ماوە. ئێمەش ئەوەی کە باسیەکەین لە ئێستاوە تا مانگی 6 زیاد دەکات، ئەو بەفری قەندیلەکەوتەوە بۆمان دەتوێتەوە، بۆمان دێتە خوارەوە، دێتە ناو دەریاچەکەەوە. هەرچەندە ئەمساڵ چاوەڕوان دەکرات جارێکی دیکە بەنداوەکە سەرڕێژ بکات و ڕێژەیەکی زۆر باران بارێت، بەڵام بەنداوەکە زیاتر لە 5 مەتری ماوە بۆ پڕبوون و بە دوور دەزاندرێت ئەمساڵ سەرڕێژ بکات. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، قەزای دوکان.